سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچمە لای ناونیشانەکان. کۆکردنەوەی هاوکارەکان وەڵسەنگاندن بۆ زیانەکانی چەمچەماڵ بەردەوامەوە. ئەمڕۆ نوێنەری قوبات تاڵەبانی سەردانی ماڵ بە ماڵی زیان لێکەوتوانی کرد. با دروشمی کشتوکاڵ ژیانە سبەینێ چوارەمین پێشانگای کشتوکاڵ و پیشەسازی خۆراک لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. ئەنجومەنەکانی بازاڕی دراو لە هەرێمی کوردستان بڕیارێکی نوێیان لەبارەی وەرگرتنی دۆلاری سپی و دراو دەرکردو. لەمەولا بۆ هەر دەفتەرێک 2800 دۆلار چاپی دۆلاری سپی وەردەگیرێت. بە پێی ئەو داتایانەی دەست کورساد نیوز کەوتون هەرێمی کوردستان لە 11 مانگی ئەم ساڵدا سێ هێندەی ساڵی ڕابردوو خوێی هاوردە کردووە. دووبارە سڵاوتان لێبێت باسێکی لافاوەکەی چەند چەماڵەکەین چونکە ڕووداوێکی گرنگی ئەم چەند ڕۆژە بووە بۆیە بە بەردەوامی لە ئابووری گرنگیمان با ڕووماڵکردنی ئەو ڕووداوەداوە بە تایبەتەوە دیوەی کە بابەتی زیانەکان و هاوکاریکردنە. ئەمڕۆژ کۆکردنەوەی هاوکاری و یارمەتیەکان بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ بەردەوامی هەبوو. ئەمڕۆ پشکنین واروەها دیاریکردنی زیانەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ ئۆتۆمبیلەکانی چەمچەماڵ و ناحیەی شۆڕش و تەکی ئەنجامدرا. عەتا محەممەد نوێنەری قوبات تاڵەبانی ئەمڕۆ سەردانی ماڵ بە ماڵی زیان لێکەوتوانی کرد و وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەرێمیش چووە زانکۆی چەرمۆ و لەگەڵ خۆیدا بڕێک یارمەتی دارایی پێشکەشی قەزاکە کرد. بەگوێرەی داتا نوێیەکانی JCC هەندێک داتای خستۆتە ڕوو سەبارەت بە زیانەکانی ئەو لافاوی چەند ڕۆژێک پێشەسەر لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان ڕوویدا زیانەکان بەم جۆرن لە ئاستی هەرێمی کوردستان پارێزگا بە پارێزگا و ناوچە بە ناوچە جیامان کردوێتەوە. لە پارێزگای هەولێر بەهۆی لافاوەوە 6 کەس بریندار بوون 20 ماڵ زیانیان بەرکەوتووە و لە سنووری پارێزگاکەدا 379,900 ماسی کە لە حوزەکانی ماسی بوون لە ناوچوون بەهۆی تێکچوونی حوزەکانی ماسی. واروها دوو ئۆتۆمبیل زیانی بەرکەوتووە 107 باخ و با بڵێن زەرعاتی دانەوێڵە زیانیان بەرکەوتووە لەگەڵ 78 پرۆژە. لە هەولێر پرۆژەکان کە زیانیان بەرکەوتووە واروها ئەو حوزی ماسیانە زیاتر دەکەونە دەرەوەی پارێزگای هەولێر و ناوچانن سەر بە پارێزگای هەولێرن. زیانەکان زیاتر بەر پرۆژەکان کەوتون نەک بەر حاڵ و ماڵی خەڵک. سەبارەت بە پارێزگای سلێمانی کە چەمچەماڵیش لە نێو پارێزگای سلێمانی داهژمار کراوە گیان لە دەستدان 2 کەسن بەهۆی لافاوەوە برینداربوون 12 کەسن. دوایین ئامار پێمان دەڵێت 1739 ماڵ زەرەر و زیانیان بەرکەوتەوە کە زۆرینەی زۆریان دەکەونە سنووری شاری چەمچەماڵ و ئەوەی هەیە لە پرۆژەکانی کێڵگەکانی پەلەوەر 12,660 جوجکە زیانیان بەرکەوتووە لە ناوچوون بەهۆی لافاوەکەوە کە ئەمەش زیان بەرکەوتنە بە با بڵێن کێڵگەکانی پەلەوەری کە چەند پرۆژەیەک لە سنوورەکەدا هەن. واروەها 76 سەر مەڕ و بزن لە ناوچوون 6 مانگان لە ناوچوون وەکو سامەنی ئاژەڵ واروها 23 عەلەشی ژۆک و سامانی پەلەوەر لە ناوچوون لەگەڵ 13 پرۆژەی کۆتر و هەنگ بە هەمان شێوە لە ناوچوون. واتە ئەو ناوچەی بەر لافاو کۆتبێ ئەم پرۆژانە تیایدا لە ناوچوون لەگەڵ 540 ئۆتۆمبیل ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی. واروەها ئەوەی کە مارکێت و دوکانن لە سنووری پارێزگای سلێمانی زیانیان بەرکەوتەوە بەهۆی لافاوەوە JCC راپۆرتی لەبارەیەوە تۆمار کردووە 127
مارکێت و دوکانەکانن بەگشتیش ئەو پرۆژانەی زیانیان بەرکەوتووە 456 پرۆژن لە سنووری پارێزگای سلێمانی کە زیانەکانی چەمچەماڵیش هەر لە نێو ئەم داتایانی پارێزگای سلێمانین. سەبارەت بە پارێزگای هەڵەبجە تەنها تۆزێک زیان بەر سامانی ئاژەڵ کەوتووە کە 8 مەڕ بەهۆی لافاوە مردار بوونەتەوە. هەروەها لە پارێزگای کەرکووک جیاواز لە هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک لە دەرەوەی پارێزگایەکی کوردستان لە دەرەوەی ئیدارەی هەرێم 435 ماڵ زیانیان بەرکەوتووە. واروەها 5 پرۆژەش زیانیان بەرکەوتووە. ئەمانە ئەو داتایانە بوون کە نوێترین داتان لەبارەی زیانی لافاوەکان لە هەرێمی کوردستان واروها پارێزگای کەرکووکیشی لە خۆگرتە بوو. JCC ئەم راپۆرتەی بڵاو کردوتەوە کە ئەم داتایانەی لە خۆگرتووە. دەچینە چەمچەماڵ بۆ ئەوەی دوایین ئابدەیت و نوێترین زانیاری لەبارەی ئەو سەردانەی نوێنەری قوبات تاڵەبانی بۆ ئەو ماڵانە واروەها گەیاندنی هاوکاریەکان واروەها تۆمارکردنی ئۆتۆمبیلەکان کە زیانیان بەرکەوتووە لەگەڵ ئەو شوێنە بازرگانیانەی زیانیان بەرکەوتووە. دەچمە لای ئاسان جەلال پەیامنێری کورسات نیوز لە چەمچەماڵ کە ماندوونە ناسانە لە سەرەتای ئەم ڕووداوانەوە ڕووماڵی تەواوی داتا و زانیاریەکانی بۆ کردوین تەواوی ڕووماڵی تەواوی ڕووداوەکەی بۆ کردوین. ئاسان ماندوو نەبی پێمان بڵێ نوێترین زانیاری لەبارەی و شتانەی باسم کردچین. بەڵە سلااو لێ بێ پشتیوان ئێوارەی هەموو لایەک باش. من ئێستا لە یەکێک لە گۆشەکانی نێو قەزای چەمچەماڵم پێش هەموو شتێمەوە بازدەوە بکەم ژیان لە نێو قەزای چەمچەماڵ بە خۆشحاڵی و ئاسایی بۆتەوە. ئێستا هاوڵاتیان هەمووان لە ماڵی خۆیانن و هاتوچۆی سەر شەقامەکان ئاسایی بۆتەوە و نێو قەزای چەمچەماڵ بە تەواوەتی پاک بۆتەوە لەو خۆڵ و خاچاقەی کە بەهۆی لافاوی چەند ڕۆژی ڕابردووە کۆبوو بۆ لە هەندێک شوێندا پێشرا مەژەمان بۆ کرۆ لافاوەکە هەر ئاو نەبوو بەڵکو کاتێکە کە ئاوی لافاو دروست ببوو خۆڵ و خاشاکێکی زۆری لەگەڵ خۆیان کۆ کردبوو و لە زۆرێک لە گەڕەکانی چەمچەماڵدا خۆی کردبەوە. وەکو ئاماژەم پێکرد ئێستا شەقامەکان پاک بوونەتەوە خەڵکی گەڕاونەتەوە نێو ماڵی خۆیان. بەنسبەت هاوکاریەکانەوە بە بەردەوامی هاوکاری دەگەێنێتە نێو قەزای چەمچەماڵ و بەسەر وڵاتیانی زیان لێکەوتووە دابش دەکرێت لە ڕێ ئەو لیژنەیە کە قوبات تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پێکێناوە لە نێو قایمقامەتی قەزای چەمچەماڵ. ئەم لیژنەیە لیژنەیەکی هەتا بڵێ ئەکتیڤن و بە بەردەوامی چاودێری ئەو تیمانە دەکەن کە دەڕۆنە ماڵەکان و دابشکاری ئەو هاوکاریانە دەکەن کە لایەن جەگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەوە دابین کراوە بۆ وڵاتیانی قەزای چەمچەماڵ و هەروەها کۆی ئەو وڵاتیانی دیکەش کە لە شار و شارۆچکەکانی دیکەوە بەبێ جیازی گەێنراوەتە نێو قەزای چەمچەماڵ و هەر لە ڕێگە ئەو تیمەوە بەسەر وڵاتیانی قەزای چەمچەماڵدا دابش دەکرێت. ئەلبەتە ئەمە بەنسبەت هاوکاریەکانەوە کە گەێنراوە بە نێو قەزای چەمچەماڵ. هەروەها ئەمەوێ بازدەوە بکەم ئەمڕۆ لیژنەی پشکنینی ئۆتۆمبیلە زیان لێکەوتەکان لە نێو قەزای چەمچەماڵ ئەو ئۆتۆمبیلانیان یعنی ئەو ئۆتۆمبیلانیان پشکنی کە فۆرمیان بەسەردا دابش کردبوو پێشتر وە خاونەکانیان فۆرمەکانیان گێڕایەوە و هەروەها لە ڕێی لیژنێکی تایبەتەوە ئۆتۆمبیلەکان بیندا و خەمڵاندنی تاو بۆ زۆربەی ئەو ئۆتۆمبیلانە کرا کە لە نێو قەزای چەمچەماڵە زیانیان پێکەوت بوو. کەمێک پێش ئێستا لەگەڵ بەڕێوەبەری هاتوچەی چەمچەماڵ قسەم کرد ئەو پێ ڕاگەیاندم کە نێو قەزای چەمچەماڵ تاو نەبووە لە ڕۆژانی دیکەشان نێو قەزای چەمچەماڵ و هەروەها قەزاکان ناحەکانی دیکەی سەر بە قەزای چەمچەماڵ سەرجەمە ئۆتۆمبیلانی کە زیانیان بەرکەوتووە لە ڕێی ئەو لیژنە تایبەتەوە خەمڵاندنیان بۆ دەکرێەوە زیانەکانیان هەڵ دەسەنگێندێ بۆ ئەوەی قەرەبوو بکرێنەوە. لەلایەکی دیکەوە پشتیوانەمەوە باز دەکەم ئەمڕۆ وەزیری خوێندنی باڵا و چژنەوەی زانستی سەردانی قەزای چەمچەماڵی کە جگەلەوەی کە هاوکاریکی مادی زۆری لەگەڵ خۆی هێنا بوو بۆ نێو قەزای چەمچەماڵ. هەروەها سەردانی سەرۆکاتی زانکۆی چەمچەماڵی کردو لەگەڵ کۆمەڵێک لە سەرۆک زانکۆکانی دیکە هەرێمی کوردستان کە کۆبووکانی کردبوو لەگە خۆیان هێنا بوویان ئەوان پشگیری و هاوکاری و خۆیان بۆ قەزای چەمچەماڵ دەربڕی بەڵێنێندا کە بە بەردەوامی هاوکاری دانیشتوانی قەزای چەمچەماڵ بکەن بەوەی ئەو زیانەی کە بەوەی لافاوەکۆ بەر لە قەزای چەمچەماڵ گەیشت بوو. هەروەها ئەمێ باز دەوەشکەم کە ئەو لیژنەی کە تایبەتە بە قەرەبووی هاوڵاتیان کە لە ڕێی مختارەکانەوە فۆرمی تایبەت بەسەر هاوڵاتیاندا دابش دەکەن و زانیارەکان کۆ دەکەنەوە لە ئێستا لە قەزای چەمچەماڵ ئەوانیش بامان شێوەکارەکانیان بە بەردەوامی جێبەجێ دەکەن لە ژێر
فەرمانی ئەو لیژنەیە کە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت یارمەتی کوردستان پێکی هێنابوو لە نێو قەزای چەمچەماڵدا و ئەمڕۆ لە شوێنێکی دووریشەوە هاوکاری گەیشتو بۆ بە نێو قەزای چەمچەماڵ ئەویش لە ڕۆژاوای کوردستانەوەکە کۆنگرەی ڕۆژنامەنووسیشیان دواتر ئەنجام دا لە ڕێگای خاچی سووری ئەو ئۆفیسەی کە لە ڕۆژاوای کوردستانی ئەمڕۆ وەکو چۆن لە ڕابردوودا کە خەڵکی هەرێمی کوردستان ینی هاوکاری خەڵکی ڕۆژاوایان کردبوو ئەوانش ئەمڕۆ هاوکاریان هێنا بۆ قەزای چەمچەماڵ و بەسەر خەڵکی خۆشەویستی قەزای چەمچەماڵە دابەشیان کرد پشتیوان یەک خاڵ ئەمێ باسکەم لەم گەشتوی هەواڵەکانی تۆداویشەوەیە قەزای چەمچەماڵ دوایەوەی ئەو کارەساتی بەسەرات خەڵکی چەمچەماڵ سیفاتی خەڵکی چەمچەماڵ بەو شێوەیە خۆیان هاوکاری یەکدی دەکەن ئەگەر باسی بە کورتی باسی ئەو ڕۆژانت بۆ کەم کە لافاوەکە نێو قەزای چەمچەماڵدا هەبوو یانی لیژنەکان سەردانی ماڵەکانیان دەکرد هەندێک ماڵە بوو کە پێشتر هاوکاریان کرد و بە ئێستاشەوە دەڕۆن ینی پێیان دەڵێن ئێوە هاوکاریتان پێویستە لە من هاوکاری وەرگرتووە لەم جۆرە بڵین فەرشیان وەرگرتووە یاخود گەرمکەروان وەرگرتووە داوا لە لیژنەکانەکەن یاخود لایەنە خێرخوازەکانەکەن ئەڵێن مەیە بە من وەرم گرتووە بیدە بە ماڵێکی تر کە پێی نەگەیشتووە کەمە ینی بەڕاستی جێی باسەوە ئەوە دەسەلمێنێکە خەڵکی قەزای چەمچەماڵ دوای ئەوەی کە ئەم کارەساتە سروشتە لێ ڕوویدا بەردەوام بە تەنگی یەکەون و هاوکاری یەکەن و پشتگیری یەکەن بە دڵنیاییەوە بە هاوکاری پشتگیری جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و لای پەیوەندیدارەکان و دەستگای میدیای کورساتیش بە بەردەوام سات بە ساز زانێرەکانتان بۆ دەگوازێتەوە بەڵێ پشتیوان ئەو زانیاریانە بوون کە لە لای من بوون. ئاسان جەلال سوپاس بۆ زانیاریەکانت هەڵبەتە بابەتەکانی پەیوەست بە بەخشین پێنوێنی بەخشین هەیە لە جیهاندا کە باز لە بەخشەرانی جیهان دەکات پێم خۆش بوو لەم بابەتەی لەم کاتەیە کە دەبینین دەستی هاوکاری واروەها بەخشین بۆ لێقەوماوانی لافاوەکەی چەمچەماڵ و ناوچەکانی دیکە فراوانە پێم خۆش بوو پێتان بڵێم پێنوێنی بەخشین لە ئاستی جیهاندا چۆنە واروەها چەندی جیهان بەخشەرن و داتاکان چیمان پێڵن سەبارەت بە پێنوێنی بەخشین لە جیهاندا دەری دەخات بە گوێرەی و داتایانی بڵاو کراوەتەوە 2/3 جیهان خەڵکانێکن دەبەخشن واتە خەڵکانێکی بەخشەرن سەبارەت بە بەخشدەترین وڵاتان ئەو وڵاتانەی کە بەخشندەترینن و زۆرترین دەبەخشن ئیندۆنیزیا کینیا لەگەڵ سنگافورە 3 وڵاتن کە بەخشندەترین وڵاتن دەستی هاوکاری و بەخشینیان زۆر درێژە و بە بەردەوامی هاوکاری چواردەوری خۆیانەکەن لە کیشوەرەکانیشە لەبارەی بەخشینەوە بەم جۆرە لە ئەفریقا 72% دانیشتوان بەخشەرن کەسانێکن ئامادەی ئەوەیان تایە دەستی هاوکاری درێژکەن و ببەخشن و ئاسیا 69% دانیشتوانی بەخشەرن هاوکاری چواردەورەکەیانەکەن دەبەخشن لە کاتی لێقەومانی کەسێکدا کە هەستی پێ بکەن لە ئەوروپا ڕێژەکە کەمترە کە 59% خەڵکەکەی شتێک لە نیوە زیاترە بەخشەرن باش هەندێک داتای ترتان پێ دەڵێم شێوازەکانی بەخشین چۆنن لە جیهاندا بە جۆری ئامارەکان 40% و بەخشینانی کە تۆمار کراون لە ئاستی جیهاندا بە شێوەی ڕاستەوخۆ دەگەیەندن واتە کەسێک کە دەوێت هاوکاریەک ببەخشێ بە کەسێکی دیکە ڕاستەوخۆ خۆی دەچێتە لای و کەسەی هاوکاری پێویستە و هاوکارەکەی ڕادەستی دەکات نەوەکو لە ڕێیەکێکەوە کە چڕێک خراو بێت چ کەسێک بێ لە نێوەندگیر بێت و لە ڕێ ئەوە بیگەێنێ بەڵکو 40% و کەسانن کە ڕاستەوخۆ دەبەخشن 36%ش لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە بەخشینەکان دەگەنە ئەو شوێنی کە پێویستن بە پاڵنەر و هۆکاری ئاینیش کە دەبەخشرێن واتە کەسێک بڵێ من پاڵنەرێکی ئاینی هەیە بۆیە دەبەخشم پاڵنەرە ئاینەکە 24% ئەو کەسانی کە لە ئاسی جیهاندا دەبەخشن پاڵنەرێکی ئاینی و دینیان هەیە بۆیە دەبەخشن بەخشین لە داهات لە ئەفریقا 1.54% لە داهاتی تاک دەبەخشرێ لە ئاسیا 1.28% لە ئەوروپا کەمترە کە 0.64% بەڵام ئەفریقا و ئاسیا لە پێنوێنی بەخشندەترین وە لە پێنوێنی ئەو بەخشینەشدا لە پێش ئەوەی کە هەیە ڕێکخراوی یارمەتی خێرخوازی CAF ئەم ڕێکخراوە ئەم داتایانی بڵاو کردوێتەوە دەڵێ وڵاتانی خاوەن داهاتی بەرز کەمترین دەبەخشن واتە وڵاتێک ئەگەر
دەوڵەمەند بن و تاکەکان و داهاتی بەرزی تیابێت کەمتر دەبەخشن بەراورد بە وڵاتانی کە ئاسی داهاتی تاکتایە نزمە و هەروەها فەڕەنسا ئەڵمانیا ژاپۆن نزمترین ئاستی بەخشینیان تێدایە وڵاتێکی داهات بەرزن. ئەگەر تەماشایەکی عێراقکەین لە نێو ڕیزبەندی بەخشەرەکاندا دەبینین عێراق لە ڕیزبەندی 85 وڵاتانە لە ڕووی بەخشندەی و واروها لە ڕووی بەخشینەوە. بەڵام هەرم ئامارانەی ئەم ڕێکخراوە پێمان دەڵێ لە ساڵی 2016 عێراق پلەی یەکەم بوو لە ڕووی بەخشینەوە. تاکە پاڵنەریش کەوای کرد عێراق پێگەکەی بەرز بێتەوە لە 2016دا شەڕی داعش بوو، ئاوارەبوونی خەڵکێکی زۆر بوو و ئەوەی کە هاوکاری ئەو خەڵکە زۆری کرد لە هەرێمی کوردستانە بۆ هەرێمی کوردستانیش لە نێو عێراق هەژمارکرا و عێراق بوو بە بەخشندەترین وڵاتانی جیهان لە ساڵی 2016 هۆکارەکەشی ئەو بکە لە هەرێمی کوردستان پێشوازیەکی گەورە لەو ملیۆنان ئاوارە کرا بەهۆی شەڕی داعشەوە کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد بوو. زۆرترین بەخشین بۆ کەسانی نەناسراو بووە 2016 وەکو پێم وتن لە عێراقدا بەهۆی هەرێمی کوردستانەوە عێراق بوو بە بەخشندەترین وڵات. هەر لە بابەتەکانی پەیوەست بە زیانی لافاوەکان بەهۆی لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوو لە کۆی 2000 حەوزی ماسی نزیکەی 500 حەوزی ماسییان لە تەقتەق زیانیان بەرکەوتووە. قایمقامی و قەزایش دەڵێت جگە لە حەوزە ماسیەکان زیانی گەورەش بەر شوێنە گەشتیارەکان کەوتووە. پەیامنێری کورسات نیوز بە دوواداچوونی بۆ بابەتە کردووە. خەلیل سەلیم خاوەن پرۆژەی بەخێوکردنی ماسیە لە قەزای تەقتەق. پرۆژەکەی 9 حەوزی گەورە لە خۆ دەگرێت. 27,000 ماسی لە پرۆژەکەدا هەبووە. ڕۆژێک پێش فرۆشتنیان بەهۆی لافاوەوە تەواوی ماسیەکانی ژێرقوڕ و لیتەکەوتون و ئاو بردوونی. پرۆژەکەشی لە ناوچووە و بەرهەمی ڕەنج و ماندووبوونی 1 ساڵی ئەو دەیان جوتیاریتری سنوورەکەی لە ناو بردووە. 120 ملیۆن دینار زیانی بەرکەوتووە. داوا دەکات حکوومەت قەرەبوویان بکاتەوە. لە سنووری تەختەق پرۆژەم هەیە هەر 9 حەوزم هەیە هەر 9 حەوزەکەم ژێراو کەوتووە بەو لافاوەی کە لە 9 مانگ هاتووە و تووشی خەسارەیەکی زۆر گەورە بووتی. تقریبا 27,000 ماسیم هەبوو لە ناو پرۆژەکەم 27,000 ماسی تیا زۆربەی زۆری ماسیەکانم ڕۆشتون و ژێرقوڕ و لیتەکەوتون و چۆتە ناو زەی بچووکەوە. تووشی خەسارە بووتین تقریبا 120 ملیۆن دینار مەزندە دەکرێت خەسارەکەمان. ئێمە ماسیەکەمان حاضر بوو بۆ فرۆشتن بەڵام قەدەری خوای وا بوو کە ڕێگە نەدا بیفرۆشین دەنا تەلەفۆنمان بۆ مشتری کرده بوو قەول بوو بەیانی باریکەن. ئێمە لە نسبەت حەوزەکانی خۆمان 28,000 ماسیمان هەبوو تەنانەت باوەڕ ناکەم 1000 ماسیشمان بۆ دەرچوو بێ. ماسیەکانمان هەموو ژێر ئاو کەوت و چۆزەی بچووکی و کۆتایی پێ هات و زەرەرێکی زۆرمان پێکەوتووە. ئەگەر بێ و حکومەت یارمەتیمان بدا قەرەبوومان بکاتەوە ئەو باشە. حکومەت یارمەتیمان نەدا بەڕاستی کەوتینە ژێر قەردێکی گەورەوە. بە مەبەستی قەرەبووکردنەوەیان لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی قایمقامیەتی شارەکە ڕاست پێدراون بۆ خەمڵاندنی زیانەکانی لافاو لە قەزای تەقتەق. بەپێی خەمڵاندنەکان بە بەهایدا بۆ 15 ملیارد دینار زیانبەر پرۆژەکانی ماسی و کەرتی گەشتیاری و ڕەزوباخ کەوتووە. زەرزیانێکی گەورە بە پرۆژەکانی حەوزی ماسی وە بە پرۆژە گەشتیارەکانمان گەشتووە و زەرزیانەکان نزیک دەبێتەوە لە 10 ملیارد تا 15 ملیارد بە پرۆژە گەشتیاریەکانەوە. سوپاسی بەڕێزکا قوبات تاڵەبانی دەکەین کە نوێنەری خۆی نرد بۆ شاری تەختەق و لە نزیکەوە زەرزیانەکانی بینی. هەروە ئێمە لە ڕێگەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداوە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە بەغدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە زەرزیانەکانی تەختەق ئاگادارە و بەڵێنی داوە بە زووترین کات لیژنە بنێرێت بۆ تەختەق و بۆی زەرزیانەکان بخەمڵێنرێ. هەروە لە ڕێگای پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناوە بۆ وەزارەتی ناوخۆلەوێشەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێمە زەرزیانەکانمانە هەمووی ناردووە. هیوادارین هەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بە زووترین کات بگەنە ینی قەرەبووی ئەو هاوڵاتیانە بکەنەوە. قەزای تەقتەق ناوەندی بەرهەمهێنانی ماسیە لە عێراقدا. نزیکەی 2000 حەوزی بەخێوکردنی ماسی لە سنوورەکە هەیە. بەهۆی لافاوەوە نزیکەی 500 حەوز زیانیان بەرکەوتووە. سامانی ماسی بۆتە سەرچاوەی بژێوی ژیانی بەشێکی زۆری دانیشتوانی سنووری قەزای تەقتەق و
سەرچاوی داهاتیان بەڵام لافاو تەواوی سامانەکەی لە ناو بردووە و هیچ خاوەن پرۆژەیەکی ماسی نییە بە ملیۆنان دینار زەرەری بەرنەکەوت بێ بۆیە خاوەن پرۆژەکان و خەڵکی سنوورەکەش چاویان لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبووی زیانەکانیان بکاتەوە. خالید ئەحمەد، کورسات نیوز، قەزای تەختەق. چوارەمین خولی پێشانگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە دروشمی کشتتوکاڵ ژیانە بەڕێوە دەچێت. لە ڕۆژانی 17 تاوەکو 20 ئەم مانگە بە بەشداری سەدان کۆمپانیای ناوخۆیی و بیانی چوارەمین خولی پێشانگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت و بەڕێوە دەچێت. پێشانگاکە بۆ هەمووانە و تایدا ئەوانەی بەرهەمیان هەیە دەیخەنە ڕوو بۆ ئەوانەشی بە دوای ئامێر و کەلوپەل و بەرهەمی کشتتوکاڵیدا دەگەڕێن بە دەرفەتێکی گرنگدا دەنرێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو پێشانگایی کە باسم کرد لە هەواڵەکەدا و هەروەها هەندێک پرسی تری کشتتوکاڵی دەچمە هەولێر بە ڕێزی وعلی وتەبێژ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستانم لەگەڵایە. کاکی واسڵاوت لێبێت سەرەتا با پرسیارێکی ئەم پێشانگایانت لێ بکەم. لە ساڵی 2025 یونیمان کۆمەڵک پێشانگا بەڕێوە چوون کە فێستیڤاڵ و پێشانگای کشتتوکاڵی بوون. ئەمانە تا چەند گرنگن بۆ بەرەو پێشبردننی کشتتوکاڵ؟ ئێوارە باش کاک پشتیوان، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابێت بۆ بینەرە خۆشەویستەکانی کورسات. سپاس بۆ گرنگیدان بە بابەتە کشتتوکاڵیەکان و هاوتەری بوونی پەیامە میدیایەکانی وەزارەتی کشتتوکاڵ. بەدڵنیاییەوە وەزارەتی کشتتوکاڵ لە چوارچێوەی کارنامەکانی خۆی ڕێزکەیەکی گرنگی داناوە بۆ کردنەوەی زنجیرەی پێشانگاکان و زنجیرەی ڤیسیڤاڵەکان و کۆنفرانس و ڕۆژەکانی چێلگەی کشتتوکاڵی و بێگومان ئەمانە هەولێکیان کاریگەری خۆی هەیە بۆ چەندین ڕەهەند. یەکێک لەوانە بریتێ لە دروستکردنی دەرفەتەکانی وەبەرهێنان و ئاڵگۆڕی ئەزمموی پێشکەوتوی کشتتوکاڵی و سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو و وڵاتانی سەرمایه‌گوزاری بیانی بۆیکەوە سوودە دەرفەتەکانی وەبەرهێنان و با دروستکردنی پاڵپشتی بۆ بازارسازی ناوخۆی هەرێمی کوردستان و ئاشناکردنی جوتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەکنۆلۆژیای پێشکەوتوی کشتتوکاڵی و جگەلەوە کەلوپەل و ئامێرە کشتتوکاڵیەکان و کشتتوکاڵی زیرەک و هەموو چەشنەکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان و بە پیشەسازیکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان لە ناو کۆنفرانس و کۆنگرە و پێشانگا و ڤیسیڤاڵەکان بە بەردەوامی جەختی لێ دەکرێتەوە و ئەو ڕەهەندە بەرفراوانی کە وەزارەتی کشتتوکاڵ هەیەی خەریکە دەبێتە جۆرێک لە تایبەتمەندی نێوان شارەکان لە چوارچێوەی پرۆگرامی هەمەسەشنکردنی بەروبوومەکان و بێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و بە سوودوەرگرتن لە دەرفەتە نوێیەکانی جیهان بۆ وەبەرهێنان. ئەگەر سەیری بکەی ساڵانە هەر ناوچەیەک لە حکوومەت لە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە ئەم ساڵ کە 11مین ڤیسیڤاڵی هەنار بوو و کە لە سەروی 400,000 کەس سەردانی ئەم ڤیسیڤاڵی کردووە کە دەتوانین برێن گەورەترین کۆبوونەوە و چێبرشەی جەماوەریە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە کە بریتێ لە ئاوێتەکردنی سێکتەری گەشتیاری کشتتوکاڵی کە لە سەری 400,000 کەس سەردانی شاری هەڵەبجەی خۆشەویستیان کرد بە وەنی ئەم ڤیسیڤاڵە. یان سەیری هەنجیر بکەین کە لە تەختاق، یان سەیری برنجی کوردی بکەین لە ئاکرێ، ئەگەر سەیری ترێ بکەین لە ناوچەی دهۆک و پەتاتە لە ناوچەی بەدەڕۆژ و بادینان. خەریکە وەزارەتی کشتتوکاڵ بەپێی تایبەتمەندی ئەو شوێنانە بەروبوومە کشتتوکاڵیەکان و بە بەڕاندکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان و سەرنجڕاکێشانی وەبەرهێنەرانی ناوخۆیی و نێودەوڵەتی و بۆ پاڵپشتیکردنی جوتیاران و ئاشناکردن بەو شێوازی کشتتوکاڵە و ئاماژەکردن بە ئەو جۆرە پێشکەوتنانی کە لە سێکتەری کشتتوکاڵ هاتووە بە بەردەوامی وەزارەتی کشتتوکاڵ پاڵپشتی لە هەڵمەتێکی نیشتیمانی لە ئەنجامدان و تەواوکردنی زنجیرەی ڤیسیڤاڵەکان دەکات. بۆ هەر ساڵێک و بۆ هەر پرۆژەیەک بەرنمەیەک دوای ڕەزامەندی و هەماهەنگی و فیدباچی ئەو پرۆژانێک کە بەڕێوەدەچی بە هەماهەنگی لەگەڵ ئیداری خۆجێی و فەرمانگە کشتتوکاڵیەکان ساڵ لە ساڵ وەزارەتی کشتتوکاڵ شێوازی پێشانگاکانی، شێوازی کۆنفرانسەکانی، شێوازەکانی بەرەو پێشوو دەچن و
بە بەردەوام کشت و کاڵ خەریکە دەبێتە ڕەندێکەوە خەڵک حەزەکەن زۆر باش بە هەر وەکو گەشتیاری هەر وەکو دابینکردنی پێداویستیەکانیان ڕوو لە پێشانگا کشت و کاڵیەکان و خۆراکیەکان دەکەن. کاکیوە ئەم پێشانگایە بە تایبەت ئەم پێشانگانی و دەوڵەتیی کە لە سلێمانی بەڕێوە دەچێت تا چەند گرنگە بۆ ئەوەی ئەوانی کە لە بواری کشت و کاڵدا لە هەرێمی کوردستان کار دەکەن ئاشنای هەندێک تەکنۆلۆژیا و هەروە هەندێک بابەتی دیکەی پێشکەوتوی کشت و کاڵی بن لە ڕێ ئەم پێشانگایانەوە. بەڵێ بێگومان بە شێوازێکی زۆر جیاوازتر لە پێشانگا نێودوڵەتیەکان ئەم جارە لە ڕێگەی ئەو هەماهەنگێ نێوە وەزارەتی کشت و کاڵ و ڕێکخەرانی چوارەمین پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراک هەیە لە سلێمانی ستافێکی زۆر بە ئەزمون هاوڕێیان کاریان کردووە بۆ ئەوەی کەوا فیستیڤاڵێکی جیاواز یاخود پێشانگایەکی جیاواز بی تەنانەت لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستانیش ئەم جارە زۆر گرنگی دراوە بۆ چەند لایەنێک بۆ تایبەتی بانگێشتکردنی کۆمپانیەکانی وەبرهێنانی کشت و کاڵی و پرۆژە ئەستراتیژیەکانی کشت و کاڵ جوتیارانی دەستڕەنجین و ئاوێتەکردنی لەگەڵ مامۆستایانی زانکۆ و سلکی زانستی کشت و کاڵی و چەندین خوێندکار و ڕێکخراوی کشت و کاڵی بیرۆکە و پێشنیاریان هەیە جگەلەوە ئامێر و کەلوپەلی پێشکەوتوی کشت و کاڵی هەیە بانگێشتکردنی وەزارەتی کشت و کاڵ بۆ هاوڵاتیان ئەوەیە کە گرنگی بە بەشداریکردن لە پێشانگاکان بدەین چونکە سەرچاوێکی گرنگی ئاشنابوونی خەڵکە و سەرچاوێکی گرنگی دابینکردنی پێداویستیەکانەوە پاڵپشتێکی ڕاستە خۆشە بۆ ئاراستەی بە پیشەسازیکردنی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان. باشە کاکیوە سەبارەت بە بەشداریکردنی جوتیاران و هەروەها ئەو کەسانی کە لە بواری کشت و کاڵدا بازرگانی دەکەن و پیشەسازی بەڕێوە دەبن لە هەرێمی کوردستان بەشداری لە پێشانگانی و دەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێم بکەن چی بۆ ئەمە کراوە و تا چەنە ماستەش بەرەو پێش براوە؟ بەدڵنیاییەوە کار لەسەرم بابەتە کراوە ئێمە لە زۆربەی ئەو چاڵاکیانەی کە خودی بەڕێز وەزیری کشت و کاڵ بانگهێش دەکرێت لە ڕێگەی قونسوڵخانە و ڕێکخراونەی دەوڵەتیەکان بە بەردەوامی هەوڵ دەدرێت زۆرێک لە ئاوێتەبوون و هەمەسەشنەی خەڵکی پەیوەندیدار لە جوتیاران لە خاوەن پرۆژەکان لە کارسازانی بواری کشت و کاڵی لەگەر بەرپرسان و کادیرانی بواری کشت و کاڵ ئاوێتە بکرێن و وەزارەتی کشت و کاڵ لە چوارچەوەی ئەو داتایانی کە پێشکەشی کردووە سەدان کەس بەشداری کردووە لە خولەکانی پەرەپێدانی توانەکانی جوتیاران لە ئاستی دەرەوە لە ئاستی ناوە لە ئاستی عێراق بە بەردەوامی پێداگیریمان کردووە کە پاڵپشتی توانەکانی جوتیاران بکەین و هەر بۆ نمونەیەکی جەنابەت ئەو فرسەتە دەقۆزمەوە ئێستا کاک شێخ جەمالی گربچنە لە سلێمانی ناوی چۆتە سەر نەخشەی جوتیارانی ئەستێرا کە ناوی شێخ زەمال و ئاڵای کوردستان لەسەر نەخشەی جیهان و ئەوانەی کە داهێنانیان کردووە وەکو جوتیاری دەزڕەنجین بۆتە سێزدەمین جوتیاری نمونەی لەسەر ئاستی جیهان کە بە لۆگۆی هەرێمی کوردستان یان عەلەمی کوردستان ئەو جوتیارە دوای ئەوەی کەوا تواندراوە چەندین داهێنان و بەرهێنام کە کەزانکۆنێ دەوڵەتیەکان هاتوون کە هەڵسەنگانی بۆ کراوە لە چوارچەوەی ئەو جوتیارە دەزڕەنجینانی لە ناوچەکە هەیە جوتیارانی ئێمە بوونە تا بەشێک لە تۆپی ئەو جوتیارە نمونەیانە تەنان لە ئاستیناوە خۆ سەردانیان دەکەن خۆنسوڵخانەکان ڕۆژانە سەردانی چێرگەکانیان دەکەن بۆی وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگەی کاراکردنی سنتەرەکانی ڕاهێنان و ڕێنمایی و ئاراستەکردنی خولەکان بە بەردەوامی دەوێت جوتیاران هەم بدا کە سوود لە تەکنۆلۆژیای پێشکەوتوی کشت و کاڵی وەربگرن کە بەرگەی گۆڕانکاریەکانی کەشەهەوا بگرێت لە ناوچەکە. بەڵێ کاکیوە ساڵی ڕابردوو لە بەشێکی هەرێمی کوردستان وشکە ساڵی ڕاگەیەنرا واروەها ئاستی بەرەمێنانی کشت و کاڵی لە هەندێک بواردە کەم کردەوە ئەم ساڵ دەبینین ئەم زستانە بارانێکی زۆر باریوە وەکو دەستپێکی زستان و تەنانەت لافاویشە بۆ لە هەندێک ناوچە پلانەکان چین بۆ چاندنی زستانە واروەها ڕێنمایەکانی وەزارەت چین بۆ چاوەڕوانن لە دوای ئەم بارانە ساڵێکی چۆن بێتە پێش. قسەکە زۆر جوانە هاوڕێ پشتیوان ساڵی ڕابردوو لەو کاتانی ئێستا ئەو قسانی ئێستا دەکەین سەبارەت بە بابەتی ڕۆژی کشت و کاڵ و ئاستی باران و دڵنیاییمان لە پلانی چاندنی دانوێڵی زستانە تۆزی جیاوازتر بوو نیگەرانیەکە بوو لە هەرێمی کوردستان خۆتان ئاگادارن ناوچەکەمان بەرئامانجە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوە خۆشبەختانە لە دووشەپۆلی ڕابردوو
هەرێمی کوردستان کەوتۆتە بەردەم بوژانەوەیکی کشتتوکاڵی و ئاو و خاک و ئەمە هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرە بەخشێکی گەورەی خۆی گەورەیە کە بە شێوشی سروشتی ناوچەکانی ئێمە بۆ کشتتوکاڵ و بۆ ئاو و بوژانەوەیەکیان پێوەیە سەبارەت بە بابەتی کشتتوکاڵکردن و دڵنیابوونەوە لە پەڵێدانی زەوی و داچاندنی پلانی زیستانە زۆربەی جوتیارە خۆشەویستانە هەمویان ئاگدارنکەوە لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان کێشەی چاندن نەماوە هەموو جوتیارێکی خۆشەویست دەست ئاستی کوردستان دەتوانێت بۆ ئەو بارانی کە باریوە بۆ کەشە شێدار و بژانەوەی زەویە دەتوانێت بە میدانی وڵیستانە بە تایبەتی گەنم و زۆردا بچێنێ و خەبەرێکی دڵخۆشترەوەیەکەوە زۆربەی بەندا و پۆند و پرۆژە ئاودێریەکانمان دەستیان کردووە بە خەزنی ئاو و ئاستی بژانەوەی ئاومان تا زیاتر لە 250 میلیۆن مەتر سێجایە تاوەکو ئێستا کامە دوایین بەدواداچوونە لەگە بەڕێز خودی بەڕێوەری گشتی بەنداوەکان لە هەرێمی کوردستان کاک ڕەحمانخانی و خۆتان ئاگدارن کە چەند ڕۆژێکە ڕووماڵی باران بارین و ڕووداوەکانی باران دەکرێت زۆربەی زۆری کانیا و کارێز و ڕێڕەوە ئاویەکان لە هەرێمی کوردستان تەنانەت لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش بژانەوەی باشی بەخۆبینیە و بۆیە دەتوانین بڵێن بە بەراورد بە ساڵی ڕابردوو و بەراورد بە ئەو پێشبینیانی کە هەمانە بۆ شەپۆڵەکانی تری بارا و وەرزشی تری زستانی بە باران و بەفر و شێداربوونەوەی خاک و زەوی پێم وایە دۆخی کشتتوکاڵ ئینشاءڵڵا باشتر بێ دۆخی ئاسایشی ئاو خۆراکمان باشتر بێەوە لە ڕووی ژینگە و لە ڕووی کاریگەریمانەوە یاخود لە ڕووی دڵنیابوونەوەمان لە کەمبوونەوەی ئالەنگەریەکانی گۆڕانکاری کەشەوە ئینشاءڵڵا دۆخی ئەم ساڵمان باشتر دەبێت. بەڕێز هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان سوپاس کە لەگەڵمان بووی. هەر سەبارەت بەم بابەتە دەچمە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێبازی و پەیامنێری کورسات نیوز وەردەگرم سەبارەت بە ئامادەکاریەکانی ئەو پێشانگایی کە بڕیارە لە سبێنەوە دەست پێ بکە. ڕێباز سڵاوت لێبێ زانیاریەکان چین ئامادەکاریەکان لە چ ئاسێکدان و کات و ڕۆژەکان بە وردەکاری پێمان بڵێ ئەو پێشانگا کشتتوکاڵێت چۆن دەبێت؟ بەڵێ دیارەمە خولی چوارەمی پێشانگای کشتتوکاڵی و پیشەسازی خۆراکەکە لە سلێمانی بەڕێوە دەچێت کە زیاتر لە 100 کۆمپانیا و کارگە و ئەو شوێنانی کە لە بواری کشتتوکاڵی پیشەسازی بەرەمە خۆراکیەکاندا کار دەکەن بەشدار دەبن لەم پێشانگایەکە پێشانگایەکی نێودەوڵەتیە لە سەراسی بەشێک لە وڵاتانی جیهان ئەو کۆمپانیانە هاتوونەتە ئێرە و ڕۆژانی حەڤە 1920 واتە بۆ ماوەی 4 ڕۆژ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسڵوجە بەردەوام دەبێت. من لەگەڵ بەڕێز حاجی حەسەن ڕەحیم کە بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی قسە دەکەم باسی ناوەڕۆکی پێشانگاکە ئاگەن. کاک حاجی سڵاو لێبێ بەخێر بن سەرسەر و سەرچاوە. ئەگەر پێمان بڵێ خولی چوارەمی ئەم پێشانگایە خۆی لە چیا بینێتەوە چەند شوێن بەشدارن و لە سەراستی چەند وڵات کۆمپانیا و کارگەکان بەشدارن؟ بەخێر بن دیارە ئەمڕۆ کۆتا ڕۆژی ئامادەکاریەکانە بۆ خولی چوارەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک. ئەم پێشەنگایە پێشەنگایکی نێودەوڵەتیە لە زیاتر لە 7 وڵاتەوە تێدا بەشدارن و ئەو بابەتانەی کە تێیدا نمایش دەکرێت بریتە لە هەموو جۆرەکانی خواردن و خواردنەوە و هەروەها ئەو بابەتانەی کە بۆ کشتتوکاڵ بەکاردێ لە ئامێری کشتتوکاڵی و لە هەر کەرەسەیەکی دیکەی کشتتوکاڵی لە سەماد و لە هەموو ئەو شتانەی کە لە کشتتوکاڵدا بەکاردێت و زیاتر لە 100 کۆمپانیا لێرە بەشدارە. کۆمپانیا و کارگەکانی ناوخۆی تا چەند بەشدارن و تا چەند بابەتی نوێیان هەیە بۆی کاتێک کە خەڵک دێت سەردانی پێشانگاکە بیبینن؟ خۆشبەختانە کارگەکانی ئەوانەی کە لە عێراقەوە هاتوون لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراقەوە هاتوون زۆرێک لەو کارگانە هی عێراقن کە شتی تازە و بەرهەمی تازیان پێ لە خورما لە بەرهەمەکانی خورما و لە بەرهەموو کشتتوکاڵەکانی دیکە و ئەوانش کە لە ئێرانەوە هاتوون بەڕاستی کۆمپانیای گەورە و نەوعین لە هەموو بوارەکاندا بۆ یەکەم جارە کە چەندین درۆنی با بڵێن کشتتوکاڵی بۆ بەکارهێنانی ڕشتنی سەماد و پێویستی کشتتوکاڵی بەکاردێت لێرە نمایش دەکرێت و شتی پێشکەوتوی لێیە و لە خواروی عێراق و لە ئەردەن و لە وڵاتی تورکیا و ئێرانەوە و کۆمپانیایکی زۆر لێرە بەشدارن.
ناوخۆشی تیا هەرێمی کوردستان بەڵێ طبعاً هەرێمی کوردستانیش بە زۆرێ لە کارگەکان بەشدارن و بەرهەمە خۆماڵیەکان زۆربەی لێرە بەشدارن و بەشێکیشی لێرە کە دابین کراوە جیا لە ناو هۆڵی پێشانگاکە لە تەنیشتی هۆڵی پێشانگاکە و بەشێکی لەیەکە کە بەرهەمە ناوخۆیەکانی تێدا دەفرۆشرێ لە ماوەی ئەو 4 ڕۆژەیە لە بەرهەمی هەنار و بەرهەمەکانی هەنار و هەموو جۆرەکانی بەرهەمی کشتتوکاڵی بە وشکرا و بە تەڕ و بە وشکەوە لێ دەفرۆشرێت هەموو کەسێک ئەتوانێت بێت بۆ ئێریان تەنها جوتیاران دەتوانن نا ئەم پێشانگایە دوو بەشە بەشێکی کە هەموو کەس دەتوانێت بێت بە دڵنیاییەوە بەڵام بەشێکی تایبەتە بە بازرگانان و ئەو کەسانی کە دەیانەوێت کۆنتاکتی بازرگانی و گرێبەست بکەن لەگەڵ کۆمپانیەکاندا بەشێکیشی هەموو کەس دەتوانێت سەردانی بکات و پێویستی ماڵەوە لەوێ بکرێت ڕۆژانە لە سبەی کە سعات 11 دەکرێتەوە تا 6 دوانیۆ بەردەوام دەبێت و ڕۆژانی دیکە لە سعات 10 بەیانی تا 6 دوانیۆ بەردەوام دەبێت زۆر بەخێر بێت دیارە باڵێن پێشانگاکە بەرهەمی جۆراوجۆری تێدایە و ئەو کەسانی کە دانەوێت لە ماوەی 4 ڕۆژە بێنە ئێرە دەتوانن کارگەی بچووک ببینن کە لێرە بۆ فرۆشتن خراوەتە ڕوو و ئامێری کشتتوکاڵی کە لێرە خراوەتە ڕوو بۆ ئەوەی جوتیاران بتوانن بیبینن و ئەگەر پێویستیان پێ بێ بیکڕن و بەرهەمە کشتتوکاڵەکانیش لێرە هەیە لەم پێشانگایە. ڕێبازیوە سوپاس بۆ زانیاریەکانت. ئەنجومەنی بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان کێشەی وەرگرتنی دۆلاری سپی و دراو یاخود دراو چارەسەر دەکەن. جەبار گۆران و تەبێژی بازاڕی دراوی سلێمانی بە کورسات نیوزی ڕاگەیاند بە پاڵپشتی ئەنجومەنی دراو و هەروەها ئاسایش کێشەی وەرنەگرتنی دۆلاری سپی و دراو چارەسەر کراوە و ئێستا بۆ هەد 10,000 دۆلارێک ئەوە جێگیر کراوە دەبێت 2800 دۆلاری لە چاپی دۆلاری سپی بێت و هەروەها 200 دۆلاریشی پارەی دۆلاری پەنجایی و ور دەبێت. بەڵێ سەبارەت بە دۆلاری سپی و شینواتە دۆلاری مۆدێل تازە و ئەو دۆلارە سپی کە لە خوار بڵێن 2006 یان لە خوار 2006ەوەیە جاران تۆزی ئیشکالی دروست کرد بوو بەشێک لە مؤسسە مالیەکان و کۆمپانیا بازرگانی و بەرهێنەرەکان و تەنانەت پێشەنگەکانی ئۆتۆمبیلیش وەریان نەئاگر لەبەرەوە ئێمە حەدێکی وەسەدمان دۆزیەوە کە کرمان بە شێوازێکی ستاندارد لە 10,000 دۆلارە 28 وەرەقەی سپی بێت واتە دۆلاری 2006 یان لە خوار 2006 بێت و 200 دۆلاریشی پەنجایی بێت ئەمە کردومانە بە شێوازێکی ستاندارد و پێویستە هەموو مؤسسە مالیەکان و بازاڕەکانی ئاڵگۆڕی درا و کۆمپانیا بازرگانەکان هەر هەمووی پێوە پابند بن بەڵام ئەوەی کە میشکالەی دروست کردووە دوو لایانی سەرێکینی یەکەم بانقەکانن بەداخەوە کە لەی شوێنێکی دنیایە نییە دۆلاری کۆن وەرنەگیرێتەوە چونکە دۆلار هەر دۆلارە ئەو کاغەزەی کە ئێمە مامەڵی پیوەکەین و پێڵین دۆلار خۆی بۆ خۆی کاغەزەکە هیچ بەهایکی نییە بەڵام بانکی فیدرالی ئەمریکا وەزارەتی گەنجینەی ئەمریکا و ئەو سەپۆرتە اقتصادیەیە کە بۆتە پاڵپشت و باگراوندێک بۆی و بڵین بەهاکەی پێداوە لەبەرەوە گەر دۆلار کۆن بێت تازە بێت دراو بێ پارچە پارچە بێ ئەبێ بە هەمان قیمەت و بای خۆی وەرگیرێتەوە ئەمە باقەکانی میشکلانانە دروست کردەوە لە لای تریش باغاش کە بڵێن سنتەری بڵێن پایتەختی عێراق و بانکی مرکزی لەوەیە ئەوانی بەداخەوە وەری ناگرن یان زۆر بە کەمی وەرەگن لە دەفتەرێکە ماگزیمەم ناگاتە دەوەرەخەی سپی وەری ناگرن ئێمەش بەڕاستی لەکەوتی خراپی لەسەر کۆی بازاڕەکان دروست کرد بەڵام وەکو بازاڕی دراوی سلێمانی و بە پاڵپشتی و سەپۆرتی برایانی ئاسایش کە سوپاسیانەکەم حەدێکی وەسەدمان دۆزیەوە کە بۆ ئەوەی ئەم قەیرانە کەم بێتەوە و ترانزاکشن و مامەڵە و تەداولاتەکان ئیشکالی بۆ دروست نەبێ ئەم حەلەمە بۆ دۆزیەوە تواتە لە دەفتەرێکە 28 وەرەقەی شین بۆ هێنا ببورم 28 وەرەقەی سپی 2 وەرەقەی پەنجایی و باقیەکەی تریشین بێتی ئیشکالێکی نێو بە شێوازی ستاندارد بە هەمان قیمەت و بای خۆی وەرەگیرێتەوە سەبارەت بە دۆلاری دڕاوەوانی کە تۆزێک لە قەراغەکانیەوە دراوە ئەمەش هەر تۆزێک ئیشکالی دروست کرد بوو بۆ مامەڵەت دارایی و تەداولەتە داراییەکان ئێمەش ئەمە چارەسەرێکمان بۆ دۆزیەوە بەڕاستی بە کۆی بڕیاری ئەنجومەنەکانی بازاڕی ئاڵوگۆڕی دراوە بە هەمان شێوە سەپۆرت و پاڵپشتی برایانی ئاسایش گەشتین ئەو دەرەنجامەی کە بۆ 10,000 دۆلار ئەگەر 3 وەرەقەی تەقی وشتیا بێت لە قەراغەوە تۆزێ تەقی بێت دیتر لە هەر چوار دەورەوە تۆزێ تەقی بێت لە دەفتەرێک ئەگەر 3 وەرەقەشی تیا بێت 300 دۆلاریشی تیا بێت بە هەمان قیمەت و بەهای خۆی وەربگیرێتەوە. لە هەرێمی کوردستان تەنها لە 11 مانگدا زیاتر لە 74,000 تۆن خوێ هێنراوەتە نێو هەرێمی کوردستان کە بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 3 هێندە
زیادی کردووە. سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکاران لەبارەی ئەو شوێن و وڵاتانەی خوێ لێوە دەێنرێت بە کورسادیزی ڕاگەیاند بەهۆی ئەوەی چەند مەرزێکی لاوەکی هەن داتای تەواو ورد بەردەست نین، بەڵام لە ئێران و بەسڕە و دەواازەی ترێبیل و تورکیاوە ئەو بەرهەمە دەهێنرێت. هەندێک داتای خوێتان لە ئاستی جیهان بۆ دەخەمە ڕوو دواتر باسی هاوردەکردنی خوێ بۆ هەرێمی کوردستان دەکەیت. سەبارەت بە داتا جیهانەکان بازاڕی خوێ لە جیهان بەم جۆرەیە. پشکی لە بازرگانی جیهان 0.02% کە ڕێژەیەکی کەمە، بەڵام وەکو خواردنێکی سەرەکی و بەشێک لە سفرەکان با بڵێن هەژمار دەکرێت، چونکە ئەو خواردنانی دەیخۆین بەشەی هەرە زۆری پێویستی بە شتێک خوێ هەر هەیە. لە کۆی 1222 کاڵاو شمەک لە ئاستی جیهان بازرگانی پێوە دەکرێت و ڕیزبەندیانەیە خوێ 571 جیهانە. قەبارەی بازاڕەکەشی 26 ملیار دۆلارە کە ئەمەش قەبارەیەکی باش. سەبارەت بە هاوردەکردن و هەناردەکاران لە ساڵی 2024 ساڵی ڕابردوو بەم جۆرە بووە. لە ئاستی جیهان هاوردەکردنی خوێ بە کۆی گشتی وڵاتان 5 ملیار و 230 ملیۆن دۆلار بووە. لە چین کە پشکی شێری بەرکەوتووە لەگەڵ ئەمریکا یەک ئاستن بریتی بووە لە بەهای هەردووکیان لە هاوردەکردنی خوێ 600 ملیۆن دۆلار. لە دوای ئەمان ژاپۆن دێ بە بەهای 340 ملیۆن دۆلار خوێ هاوردە کردووە. کۆریای باشووریش بە 250 ملیۆن دۆلار خوێ هاوردە کردو لە ڕیزبەندی پێنجەمی جیهانە. هەناردەکاران چۆنن؟ لە ئاستی جیهانەوانەی خوێ هەناردە دەکەن بە بەهای 3 ملیار و 510 ملیۆن دۆلار خوێ هەناردە کراوە لە ساڵی 2024. واروەها هندستان گەورەترین هەناردەکاری خوێ کە 440 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە. هندستان و چیرۆکی بەرهەمێنانی خوێ لە ناوخۆدا و پشت نەبەستن بە ئەو خوێی کە لایەن ئینگلیزەکانەوە تەرخانەکرا بۆیان چیرۆکیەکە لە مێژووی هندستانە هەیە، بۆیە لە ئێستاە گەورەترین هەناردەکاری خوێ. ئەڵمانیا بە بەهای 390 ملیۆن دۆلار خوێی هەناردە کردووە. هۆڵندا لە ڕیزبەندی چوارەم دێ بە بەهای 330 ملیۆن دۆلار خوێ هەناردە کردووە. ئەمریکا لە ڕیزبەندی پێنجەمدا دێت بە بەهای 240 ملیۆن دۆلار خوێی هەناردە کردووە. سەبارەت بە بەکارهێنانی ڕۆژانە لە ئاستی جیهان بۆ هەر تاکێک 4.31 گرامە. ئەم خوێ ناڵین بە خامی دەخورێت. ئەو شتانی کە ڕۆژانە دەخورێتەوە نزبەی خوێتیانە دەگاتە 4.31 گرام. ڕێنمایی پزیشکی ئەڵێ ئەبێت چەندێک بخورێتەوە بخورێت لەلایەن تاکەوە، ئیتر لە ناو خواردنەوەکان بێ بخورێتەوە یاخود ئەو سوێری لە ناو چێشتا هەیە دەبێت 2 گرامی ڕۆژانە بێت. بەڵام دەبینین لە ئاسی جیهاندا بەکارهێنانەکە زیاتر لەوەی کە پزیشک ڕێنمایی دەکات. سەبارەت بە زۆرترین بەکارهێنانی ڕۆژانە چین 18 گرام خوێ ڕۆژانە بەکاردێنن تاکی چینی. چیک هاوڵاتیانی چیک لە دوای چینەوە دووەم خوێخۆرن کە دیارە چێشتیان سوێرە، واروەها بابەتێک دەخۆنەوە کە ئاستی سوێریتیایە بەرزە کە 14 گرامی ڕۆژانەیە. سلۆڤینیا 14 گرامە هاوشێوەی چیک. هەنگاریاش لە ڕیزبەندی چوارەمدا دێت 13 گرام خوێ دەخۆنەوە هەر تاکێکی ئەو وڵاتە دەخۆنەوە. سەبارەت بە هاوردەکردنی خوێ لەلایەن هەرێمی کوردستانەوە داتاکان پێمان دەڵێن کە داتای ڕسمین کورسات نیوز وەری گرتوون خوێی شیاو بۆ خواردن لە ساڵی 2024 بە تەواوی ساڵەکە 19,497 تۆن هاوردەکراوە، بەڵام لە 11 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئاستی بەرز بۆتەوە بۆ 56,326 تۆن خوێ کە خوێیەکە شیاوە بۆ خواردن.
واتە خواست لەسەر خوێ زیادی کردووە بازرگانەکان زۆرترین خوێ هاوردە دەکەن بەراورد بە ساڵی ڕابردوو کە نزیکی سێ هێندە زیاتر لە ماوەی 11 مانگدا نزیکی سێ هێندە زیاتر لە ساڵی ڕابردوو خوێ هاوردە کراوە سەبارەت بە خوێی نەشیاو بۆ خواردن هاوردەکردنەکەی چۆنە لە ساڵی 2024 ئەگەر تەماشا بکەین خوێی نەشیاو بۆ خواردن لە 11 مانگی 2025دا 7,802 تۆن خوێی نەشیاو بۆ خواردنە تۆ بە کۆی گشتی بە هەردووکیەوە بە شیا و نەشیاو لەم ساڵدا 76,000 تۆن خوێ نزیکی 76,000 تۆن خوێ هاوردەی هەرێمی کوردستان کراوە. گرنگترین هاڵابووریەکانم پێشکەش کردن خواتانەکە.